تۆکشی گەلی کوردستان لەبین ناکەم. برادە ئەوانە چین تۆکێ ئەوانە کێن ئەوانە کۆمەڵ کوژەکەی ڕۆبۆسکین ئەوانە قوربانیانن کە بەدەستی دەوڵەتی تورێک لە 2011دا 34 گەنجی کۆبەر بوون لە برسێتی و لە بێمافی و بێنانیە بۆ کار و کەسابەتی خۆیان ڕویان لە سنوورەکانێکی بە تایاری دەوڵەتی تورکیای داگیر کرد هەر هەمیان کۆمەڵ کوژ کران لە منە پرسن من کێم من کوردم لە باشووری کوردستانە هەڵەبجەم ئەنفالم شەنگالم لە ڕۆژهەڵاتە کوردێکی بێخاوەن ماف و بێنان و بێئاو لە بەفرا ڕەقبووی لەسەرما جێما و لە ڕۆژاوە قوربانی چەکیەتۆم و فسفۆڕی ئەردۆخانی دۆڕا و لە تەڕەفعات هەش مناڵی ساوە لە کاتی یاریکردن لە کۆڵانە بە تیارە لێیان داوە هاوار لە منە پرسن من کێم هەموو مێژووی من کۆمەڵ کوژیە ئێستا شەر ئازاری تازەم بەڕێوەیە لە باکووری کوردستانم هەرگرتن و زیندانی ناحەق و نابەجێیە لە منە پرسن من کێم ئەمە کێیە من ڕۆبۆسکیم یاوازان ڕۆبۆسکی کێیە ئەمڕۆ 8 ساڵە ڕۆبۆسکی پەیامی ژیانێکی نوێی پێیە ڕۆبۆسکیم 8 ساڵە ئازاری 34 ڕۆڵی بێکار و برسیم پێیە کێم بینێ کێم ناسێ من ڕۆبۆسکیم قوربانی جەلادەکان و شەلاتەکانی تیارەی دەوڵەتی تورکیم ئەگەر ڕۆبۆسکی لەبیر بکەم بێمێژووە بم ڕۆبۆسکی نازنامەمە هەتا دنیا هەبێ خاوەنی ئەبم بۆ ئەوەی جارێکی تر بە قوربانی نەبم ڕسوا بن داگیرکەرانی کوردستان